بابا جانو بو بانگن نکردم اگه سرماد بوایا جامەکەم زوو بۆ قەلبات دەکردی بە قوربانت بێ مەڵێ کچم ئیشی هەیە و سۆما پێی ناکرێ و هەر کاتێک بێ خۆم دێم بە قوربانت بم بابا جان قاچم نایەشێ جگاکە تاوە سەرینی کەت بۆ نێنم فەرموون السلام عليكم. هەژار تۆ دەوا من نەبوو؟ سۆما ئیشم پێتە. باشە یەک دقە باوە حەبەت دەمەوە. مامە توی ئەحواڵت؟ بابا جان هەر شتێکت پێویست بوو ئەوە لە پشت دەرگاکەم باشە بە قوربان؟ هەژار و چییە؟ سۆما هەر ئێستا خۆت حازر دەکەی و جلکت خڕ دەکەی و دەڕۆنیەوە مارێ تەلەفۆن لە بۆ برات دەکەی ناکەی حەقم نییە. هەژار گیان بەڕێشی تۆ ڕەوایە ئەو باوکە زەلیلم لەو ماڵە چۆڵە بەجێبێڵم؟ ئەمن حەقم چییە برات نییە با توانە و دیار بێ نەکەنی کاکام ویجدانم هەیە مارم هەیە منیش پێویستم بە تۆ لە ماڵێ. باشە بە قوربان دەزانم پێویستت پێمە بەڵام تۆ ئاوا بێویژدان نەبووی چۆن ئەو پیاوە بەجێبێڵم؟ سۆما هەتا کە پوم هات ئەمنەوە 20 ڕۆژە نەجلکەم وتی کرا نەجلکەم سوورە نانێک بۆ لەو مارێ بیخۆم وەڵڵای مردم لە برسان لە هەندێک لە دەرێنانی بخۆم. دەزانم حەقی خۆتە بەڵام جلکەکە بەقەت باوکی من گرنگ نییە ئینجا ئەوانیش کەسیان نییە هەرم خوشکیان هەیە هەر منم لێرە بم. سۆما گیان کەمە خۆت عاقلکە لە من تێبگە ئەوانیش پیاوم بابێن ئاگایان لە بابیان بی ئەوە سڕیان هەیە کاکە با لە سڕی خۆیان بێنە تۆ لە سڕیوان دەگریەوە. قوربانە دەم ئیش و کاریان هەیە دەوامیان هەیە ئەوان وەکو من نین بە قوربان من ژنی ماڵێم هەرم کچیان هەر خوشکیان هەیە هەر من دەبێ لەلایەن بم. یعنی ئەتۆ ئەمت هیچ لەکم مهم نییە ئەمن لە مارێ بمرم لە برسان دەربکرێم هەرچم لێوێ لە بۆت مهم نییە. یێواش باشە نا بەخوا من تۆم بۆ مهمە چۆن تۆم بۆ مهم نییە بەڵام ئێستا باوکم بارودۆخەکەی هەوایە. سۆما ئێستا کە تەلەفۆن لە بۆ ئەو برایە مشکایانت دەکەن بابێنەکەم بابیان دەی. سۆما سۆما یەک دەقە یێواش باوکم بانگم دەکا. بڕۆ بە دوو بابەتەکەوە بڕۆ. سۆما 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 بەڵێ باڵێ جان بەڵێ وەرە کچم گیانە دانیشە گیانە باڵێ ئەوە پیاوەکەت چی دەوێت هیچی نایە باڵێ هیچی نایە کچەکەم ئەمن زۆر لە هەموو قسە کاتان بوو ئەویش ناحەقی نییە ئەستا بڕۆوە ماڵی خۆت ئەمنی بەتەمای ئەو خۆی گەورەیە بەجێبێنە کچم نە ئەستا بڕۆ دەی چۆن بەجێت دێڵم بابە چۆن دڵم دێ بەجێت بێڵم چۆن بڕۆمەوە ماڵێ ببێتەوە خواب هەیە خواب دڵم نایە بابە جان دڵم نایە بە وەسا بەجێت بێڵم ئەستا بڕۆ ئەتوو زۆر بە زەحمەت بووی لەگەڵ من ژیانی تووشم تاڵ کرد دوو کڕە بەقەنجی من نەهات بەس ئەتووی خزمەتی من دەکەی بڕۆ هەستە کچم هەستە لە بەخاتری من ماڵی خۆت تێک مەدە هەستە بڕۆ بابە جان بە قوربانت بم چۆن بڕۆمەوە من بەبێتەوە ئاخر من ئامادەم هەموو شتێکت بۆ بکەم بابە بەبێتەوە ناتوانم هێزم نییە بڕۆ خوام هەیە خوام تو هێزیە ژنۆمی
بوازنا يعني صار خلق شلونه ويما شو صار قبي حمانه. الو دیار باشی؟ باشی كاكا جار والله کاکە چ باشتمە؟ بو خير والله خێرمە کاکە لە سای سەرینگۆ بە خۆت و توانای خۆتان دزیتەوە سۆماشتان لێوێن دەرفرەدای وەرەزان خزمەتکارە کاکان گولو ناس نەکەم بابتان كورا كاكا اگامان لێبێ با قوربان خۆی بەسڕەیە خۆش دەزانی من لەبەردەوامی کولیا زۆر مەجالم نییە لەبەر ئیمتحانات نزیک بۆتەوە کورێوە کەینێ سڕێ سڕەی چۆ حاری چێوە سڕەیە سۆمار لەوێن دەرکەتیان گواگاتان لێ نییە ئەوە کەینێ سڕێ باشە تو بە من برێ بە من ئەتو ئێستا لە کێن دەریوە حاليا ولا كوليا باش تاو باش دەخوا حافیز حضراتكم كورا عيب ناكدروا لقى من ذاك هم حضراته ادي كام مستاد كورا ديارا نقول شرمي لخوتان ناكاونا وبخوتو تواناي كورا عيب لبوتان بقرآن بابتان ليفردا سوما راقاي لي خو خزمت كارين قونيا سوما بصري كورا السرية يتساوز كاينه السرية الروج تقدر امتحانهم هي وامتحانات لبو باري اقل لبابتنا ما توانا شلو لا يدري والله يمشم هي وكارم هي وتيسارت لفروش ليانا كورا عيب لبوتان كاكا دوان نقولوا حسابك شلو من ناكنا ما هم جانا بتبتو لدستانقو تماشاك ديار امنتم ببياو زاني هاتي ما دوخسر لقا بكم يان اوتا استا دتيو كم بابت ببتوانا براش دري جزو بستكني يان اوتا امن سوما يتراكنا لا اتسم هرخوم اتسم خامن نبي باش او ما قدر خواف اخ موكا اخ يا بمرا نزات ما بلهم حالة يعني شاك بروا دواز بينا هجار دواز بينا تيوهم تلفونه دواز بينا اللي يخنبوه كاكا كورة بزارة تمشاك كورة حربوكا كم كريا والله هركوي بفروش موا دور رقم قازانزا بس تمشايك نويا وهذا زاني هنا هجودا ديقو إمام مستهيش يبوا كرا من ميشكم لتشندرا تشبيشك لتشندرا إيه تسبوا دائما من ديم ما تملولي دانشتي إيه كرا باب كاتشكم باب بناخير جانم باب تيبقى تيه كورة بابت تيتش دوازة بابت مينيا كورة كوي فريدم دورقي قازانزا كورة كاكا منا تودا كمش دمي بيشتاك كورة كاكا تلوازة بابت نايني كورة حر داود دكيا بابم داري بيوم من دا كرا اسكندر جيبك كاتشكم سري منها كاتشكم فربو مبينا هجار بزارة تلفوني كرديبا تزاين لوتيان نا والله سري منها هذا يبص لكم بابم تبكم كاس بزي بيلم كورة بابا بزيم كورة كاكا والله قروا هابي تندبيام لقرتو يجنكم كورة والله ها بابيت بريم اتو نبي كاسي لك خوم ناقا مشريك يسا ها وازا بابت بينا علي دناسي علي داتيكني ساركم لكني برادان دايا يكوسر داتي دينيوا بقرآن اويش كو بفروشين بيزور رقم قازاندا وازا بابت بينا كرا مباسي سركم وتو باسي سركي دلم سري منها دي بس بلاي بابم كورة راوستا او مشكلة لهم بزيب كو دق سيب كدي ورا دراو بافكر كمو كاكا دراو بافكر كمو ورا بزايد سكم نخوش الدقيقة دد بما خست خانة بعيادة اوه بقرآن دكتور شي برادر هي مشكلته لك نوي علاج دبي لوين دريم دكتور كاكا او ما نخوشه ودا كم على وين دري موضوع شواد لوبكا برين حبل شوقي بارتا بوا حبل شوقي تيا حبل شوقي علاقي بدست لاقو بي وانا هي يعني بس دم تساوي ديجكا هيس قلبي ديك ديجنا التليفون شو كذا سردقري وكلانا كلها كرا سردقري يعني اتو هاله مرة بيني سرا وبن الزور هذا زانم زودي راوا
الو دكتور جاتسوني باشي سلامت بيا ربي العيادي ايه قربان دم درنتي ساوى كمي اري والله هرت ساريقش كده وجه هاتم تدقينم نانا وضعي زور شرنيا بس بهم تدقينم قربان دم درنتي ساريقش كره اسكندر ده سبلانك كشف بي اسكندر كره كشفنا بي كاكا كشفنا بي لون ده ترسي اتناتي لماري وازدي بينن بما جنينا كنت بما جيش اقال يدنا مني حبرين كاكا بس لماري خوي دابني شي ممنونين امن بخوشم هنجينيكا درن بيوستي بنفرشي دبي خدمتي بكا هنجينيكا ام براغا وريتوما يار ما تددا كره اگر وسر بقري اما مني توما كره سر دقري بزايد سكين استا تلفونك لوها جاريكا دري موري بقي توانا حبش توقي بارتا بوا برميلي نفتي برن كرديا وضعي زوزو خرابه ورم بقنا خسخاني هر او تمايا كره ورا بقري خستخانه تسوي وساق وسلامه منام بيني بقود تاخي تر بابي تاخي تر كره درا وسط كره عياده ولا بشتا خومانا كره دقينا با ما دقينا وين كره اسكندر اما دمي بلانك سر بقري سر دق تزو تلفون بكسو الو كاكا اسكندر هجار سوني باشي سلامت بك كاكا اسكندر كره كاكا كره مسلامتهم والله بس توانا وضعي قلق خرابه برميلي نفتي برن كردي فقير حب الشوقي بارتا با امنا وديبه مع عيادي وتسمع لبروي جوابي تلفون يارداتو صد تلفونم لو كردي جواب ناداتو كره كاكا وضعي قلق خرابه دستي يجناكا كتيا بس دويدة تولي بس دويدة هذه باش تخص خانت له والله لخصت خانيني او عيادتي برادر ما ديبه مع عيادك اي على وين درج لوكيشن لو دنيري باش كاكا زو لوكيشن كم لو بنير بامنيش له قربان دبل تساوى كمي هستا بابروين هردا بعلاج الديب كم هردا بينو برد لوبكا كره اسكندر او بلان سر بقري ممنون الدم حتى الامر كرشت لمن دستي مختارة ما سبابروين هستا بابروين زو كره تبرا بوكا بخوا السلام عليكم. بخير بيتي يا رجال. سوا جان شلوني؟ باكر جان شلوني؟ بركة باشي سبب ودمي ولا بيمبري أتو دبايا أو حفتي لي رباي أو خشكش الفقير بتشبايا مالو ميردي خوي لوناتي باكر جان والله خوتا زاني وكل يوم مشغولي وكلي يا باي شكاري خود كلنا ناي شكاري تي كلنا بابا بس زين أوه هجار شو إيش لما ألو سوما باشي شوني هجار أبو دني داوايا والله نازانم كوبيل برم چی بوا؟ تو اناي برات إيه؟ تو اناي برات ولا خستخانه حبل شوك بصايا خاطر خوا قصي چاك بكا بسرم تو بینید؟ اره والله وضعي زور خرابه ناطاني بتولي ای هاوار بمالم نکم خستخانه یا لخستخانه نينا برديانه وماري ای تو نچوی؟ اما لخستخانه وبزم يشتني شما برويشتم باشه هسترچم سری لبدم خداحافظ سوما تي دەزانین چییە بابە جان توانای برامان هەژار بوو دەڵێ حەبل شەوکی پسایە وابێ منە چم سەرێکی لێ نا دیارکیان لەلای بابە بە خۆم دەڕۆم ئێستا بە خۆم زوو دەڕۆم دێمەوە ئاگەر لێبێ باشە بە قوربان ئەگەر شتێ بۆ خەبەرمان دەرە باشە باشە پێخەمە بابە جان تۆ پێم بڵێ چیت پێویستە من بۆ بکەم أتوش برو نانا من لێرە ئەمێنمەوە با بڕوە ئێستا خۆی خەبەرمان پێدەدا بابە جان بەس پێم بڵێ چیت پێویستە چی بۆ بکەم هر شتك بيست بيدرب باشا وركم دبات وحفتي لي رباي أو خشكت بلاحة بتبقى مارو بداري خور لوناتي ێ باوە جان هەفتەکەی تر سڕێ من بوو ئیمتیحانمە بوو قسەم لەگە سۆمایەکە لە باتی منات ئیمڕۆ سڕی توانایە ولدت على جنينا بتصيب صلاتيا أو تعزب بيناكني تبيئة حفتي بإيرا باشەوە سەر چاو باوە.
كل زوو باسكندر زوو باش كاكا باش دعني شمالي ما بدي دعني شاه هذا بيم بكر كذبيه زودين باشا هجار العيادة هم خركبت سوتي تلفون لا بنجيب هل ليه قال ليه كلهم كلاوات شكو تبي اسكندر ووضع من تينا ما تصدقكم والله ده انا من نبنيات وناتاني بريدا بروي كل بنات انا مو ما قال لك بعض ببيني مو كاتش خب تلاقي مش كان نبي نات انا لك اللي ببيني مو على كل ها بابي بريم بس اوندا اجدكا وش دير كان دريج وش بيتم جو اتو دركبتك بس هايا ناتاني بزوليوا على كان دكي بس ده ود زولي طب مش زور باش ده بيد لا ده بيد يلا اسكندر زوبا كل اللي دركي لا دركا زوبا زوبا ورا ممشي وين داش كل بقرانيا لا قريتوني الصاف زلمه خمن وصعتي داما روجكنا دونا سينا نطر مودلك الدنيا بابا مش كاسبي مهيا لازم بلو نامرينا يا اخوة خوش كنت بابا اي بابا ويت وانا يعني يا اخوة من بمرداية التوما وانا ديبا يا كاك اسكندر جون بشت بشكا وضعي زور خطر دايقو تركبات ديزاينتي لهاتي واتي بورتيشيتان لهاتي حال يجلو لاجت يا اخوة دستي من بشكي يا اخوة من بمرداية التوما وانا ديبا وانا يا خوانك قصيوا مكا كاك اسكندر ديزاينتي كريا بچي ويلي كاك اسكندر برمينا جدو صوت كيلو إلى باوشي كرديا يا اخوة دستي من بشكي اخر توانا بودك إلا خطو من دالي دويني توانا جنبو ولا خود كرتو من دالي دويني أما غد يديتيا بالله حفتها دوق لو لنا وساريا بازدش يعني لعيادتي كتناي حرني ناي برقاوة خوالي رازي بخوا جزاي بخير ماي كاك اسكندر بيك ابو خاطري خوا وضعي زور خطر أو هذا المشكلة نية أم لا خزبتي قدامها كاك اسكندر ما دام وانا قالت وانا ابراما فهم خوش بو بشي تلاي باوكم من لاي توانا إذا حسبها بابا اي بابا تشيبو بابا قينا مشكلة أم بخلك الدنيا مشكلة اسكندر لكن بيسوما اجا سيمون حكوا قبل بابا بيسوما منو دمره رب قربان يا اخوا خوش كنت كوير بابا من مردوم بخو ما قبل بابا دبيت وانا يا خفت مخو بقربان الو كاك ديار باشا قربان جان كاكا وهاتما دوكاني اتو دوكان داخستيا والله قربان جان لتزيكم ناكري لا يوارا بيتوا كاكا ومشتري من مشتري لبو حسيني او دي عردكي بكري تو استا عقدكي بنوسي خرابة عقدكي بنوسي ولكل ما بيتو كاتشي من باشا هسا كم يتر تلفون بوكم باشا كاتشي من اگناي بابي بملايچي ديكا اگر دشي پیم بلي نا بيخم هسا كم يتر بيون ديت بيواكم خوایا ئەگەر فێڵێک نەدۆزمەوە مەهانەیەک نەدۆزمەوە ئەو مشتریەم لەدەست ئەچێت و ئەو پارەیەشە ڕۆ شنو؟ او تلفونه سيبتوه بۆ هیچی وان نییە وابزانم کاشبێر پێنج مۆعیدی حەبەکانتە بەس نازانم کامە حەبیانەوە تەلەفۆنی بۆ سۆماکەم و پێڵم باشە؟ سوما قال كذبي بخم بالي يانا وديار تلفون دكا يقدق الو خوشکم باوکم وەزعی زۆر تێچووە نازانم دەرمانەکانم بەخەڵەت داوە پێی نازانم بۆ لێهات باشە بە قوربان حەبەکانە ها لەسەر سەلاجەکە دام نابوو ئەوی سوورەکەیان ئەزانم بەس هەست دەکەم حەبەکانم بەخەڵەت دابێ پێی دەزانم خوشکت کوێر بێت تۆ چوو زانیر بۆ خۆماگەم لێ بۆ هیچی پێمەدا وا هاتمەوە تواناییانەوە باشە چاوەڕێم مشکم زوو بێتەوە لە کۆڵم بێتەوە چمە لای باوکم ئەوە دیارە ئەلا
احتیاجەکانی بابە نازانێ بیانداتی دەبێ خۆم بڕۆم بۆ قوربانت ماگەل لە خۆت بێ کاک ئیسکەندەر یەکەم جار ئەو خوایە دواییش تۆ ئاگال لێ بێ بیکە بۆ خاتری کەسمان نییە هەر تۆمانەیە حتا ئەمی لە پشتبینیە نایە لە پشتی بۆ بەعالی قوربانت بم تواناییە ئاگال لە خۆت بێ خوشکت بمرێ بۆ نێمە تاکە دەکە بەس لەبەرەوە ئەم پێم ناکرێت بەس تۆ ئاگال لە توانا بێ هیچمان ناوێت خوا لێ ڕازی ئەوە ڕۆی ڕۆی ئەروەڵا ڕۆی بێتە هەستە ماری بابە هەستە وەڵڵا مردم لە دەستەدا کورە واز دەوی بڵێ زوو تەلەفۆنش لە عەلی کە با ئەو سارەمانە دەست نەچی زوو زوو لاقم سەر وەلاق زوو تەلەفۆنشت بکە کورە هەمزانە سا تەلەفۆنی لێدا عەلی کورە ئەسکەندەر با ئەو سارەمانە دەست نەچی تەلەفۆن لێ بکە زوو ئەلو کاک عەلی کوی باشی وەڵڵا لۆ سارەکە تەلەفۆن لۆ کردیارێ وەڵڵا چ کورە نەفرۆشی بابە نەفرۆش کورە کاکەم لە دنیۆ کاکەم $50 زیاد دەدەمێ هەر ئێستا دێن وەڵڵا ئەوە تووشی ئەوە مردیەکە و بردمان ئەوە ماک لە قەبرستانێ ئارێ وەڵڵا ئێستا دێن چاوەکەمی قوربان دەبم چارەگەچکە لەکە نەتوینە باش ڕاو لاقم سڕ بووە سوپە لاقم سڕ بووە دەستم بگرە باوکە ژیان ئەو قسەم لەگەڵ سۆمایە کرد وتی تو مەی دەرێ بەغەڵەت وتم نازانم وتی ئیستا خۆم دێمە خۆمەی دەمێ باشە کوڕە باشە ئەلو ئەواتم ئەواتم چیەوە کوڕەکەم چیەوە بابەکەی بن باوجان نەموت سۆما ئیستا دێتەوە من ساعتێکم پێچێت و دێمەوە باشە ئای ئەوە دیار ئەی قوربە سەرم ئەی بابا دیار بابا گیان بابا بە قوربانت بم بابا گیان بابا بۆ دەکەی ئەمزایی شتێک لێات بەنۆکرت بم بابا گیان بۆ کچەکەم بۆ من بەخەبەری نەبوو کوا دیار بەمچما دیارم دی پێ عادی نەدەکرد تەلەفۆنە چیلۆ هاتبووی ویش بە ئەی بۆ بە منی گوت حاڵی باوکم تێک چوە حەبم بە غەڵەتی پێداوە ناوەڵاتی سرنا بخوای پێڕانەگەیش حەبە کەشم بداتێ ئەوە ئەولادە توخواوە ئەولادە ئەوانە لە کلۆچی خۆیان دەرناچ چم حەبەکەت بۆ بێنە بینە کچەکەم بینە ئەی بابا ویش چەند ترسام بابا قوربانت بم ئەمە درێژ بوو کچەکەم ویش وڵڵی بەرگەی جارێکی کە ناگرم باوکە گیان ناکەسم ئەلۆ ئەوە لە پێش دەرکەی مۆرە خوارە لە پێش دەرکەی چێوە لۆ قسەی ناکەی آخر هەژار شتێکی دەبێ پێت بڵێم چییە؟ دیار پێی نەکرا ئیشێکی بوو ڕۆی سۆما چیەوە تو قەشمەری بە من دەکەی؟ لەگەر توم نییە سۆما ئێستا کە دەیە خوارێ دیارە من بە پیاو نازانی 20 ڕۆژە و لەوێن دەرکەتی ڕۆژێک دەرەی دیار پێی نەکرا ئیمتیحانەیە ڕۆژێک دەرەی توانە لە ئیشێ نازانم چە وەرە دەرەدەی هەژار بیکە بۆ خاتری خوا تا باوکم کەس نییە لە لای
پێت دەرێم وەرە خوارێ بیکە بۆ خاتری خۆ و پێغەمبەر ئاخر چۆنە باوکەم لەو ماڵە بەجێ بێڵە باشە ئەوم ناتم بەڵێ بابەکە چ بۆ بابەکەی هیچ نییە بابە هیچ نییە هەژارە باش سۆما بەرەوە باشە نەمگوت دوای دێم سۆما بە پێشم کەوە با بڕۆین باش تۆزێکی واش واش سۆما دەرێن بە پێشم کەوە زیاتر گەمەی بە عەسابم مەکە هەژار بیکە بۆ خاتری خۆ آخر کەسی لەلانیە چۆن ئەوە بەجێ بێڵە سۆما ئەو ڕووکە سڕەی دیاری یان توانای با بە خۆیان بێ وەرە بە پێشم کەوە دێ کچەکەم یاوەکەت ڕاست دەکەم بڕۆ بڕۆ ئەم لەو خۆیان هەیە بڕۆ لەگە بێدەکەت بڕۆ باڵداری خۆت بڕۆ ئەها مامی سوندەسانیە من لەسەر حەقم یەڵە بە پێشم کەوە دێ باشە هەژار دەزانم ئاقل پێی تۆزێکی واش قسە بکە و باوکە گوناحەمەدەم سۆما ئەمە قەشمەرجاری تومە ئێستا لەگەرم دێ یان نا سۆما منیان بابت ئەو کچم ئەو سۆما منیان بابت باش ئەتوو جارێک شتیان من نابینیەوە پیرۆسی بابت کچەکەم دەبایە لەگەڵی بڕۆیشت بایی کچەکەم دەبایە لەگەڵی بڕۆیشت بایی باوکەکە چۆن لە ماڵە جۆڵە تۆ بەتەنیا بەجێ بێڵە ئای باوکەکیانەی زیێژنۆم نییە چۆن بەجێ بێڵم بە قوربانت بم کچەکەم لەبیرت دەچیە من خوایەکی گەورەم هەیە ئاگدارم نەبیتر آخر باوکەکە ئەولادیش بە کەڵکیم ڕۆژانە نەیە بۆ چییە؟ سەری لای باوکمت کرد کاچی خۆم یەک پازە سادەفتی کچکەی هەیە توانە ئەوەستەکەی لێرە کورە تو نەتگۆ من حەبت سۆکتی بسایە کورە عیب ناکەی درۆیە دەکەی بۆ تەمەنەوە توانە بەس دەبۆ ئەوی سۆما خزمەتی بابتان بکە بخۆت و دیاری برات هەر ڕۆژە و بەهانەت لەبینەوە کورە دەستت کوزەم بێ قیمەت ئەو هاگات لە بابتە و بابە وها گەورەی کردی کورە ئەو سەرۆردێنەی خۆتە بابت نەبات و گەورە دەبووی کورە دەبوویە چەرچینە بەعرزان کورە تو دەبوویە چە ئێستا ئەو هاگات لە بابتە تەماشا بکە عیب ناکەی درۆیە دەکەی درۆی لۆچ دەکەی کورە سەر من لە خۆت ناکەیەوە کورە سەر من لە خۆت ناکەیەوە دەتێ بکوژی دەستت کوزم نامەت
السلام عليكم. بخير بيك وركب، بخير بيك. مانجا خم زۆر داوای لێبوردن دەکەم بەس دین هەزانم کو داوای لێبوردنتان لێ بکەم مامەت خوابم بوورە بەغڵەت لێم تێمەگە بەسەم نوێش بە خۆت دەزانی ئیدی لە بەرمار و نەمدەزانی چ بکەم سۆما زۆر داوای لێبوردن دەکەم ئەمنە ڕۆکە شتێکم دیت کە قەت بڕوام نەدەکرد بە چاوی خۆمە شتم بدیت بە چی بوو هەژار شتە چی بوو؟ توانە توانە چی بوو؟ چی بوو کوڕەکەم توانە چی بوو؟ سەردانت کرد وەزعی چۆنە؟ وەزعی توانای؟ توانە لەم نوت و ساخترە باسی چی دەکەی تۆ؟ تۆ چ دەڵێ؟ بەرێ مامە توانە لەم نوت و سۆمای ساخترە هیچ عیبی لە قەلبی نییە بەس لە بەوەی نێتەکرێت و وای لە خۆی کردی و خۆی لەسەر ئاردی درێژ کردیە ئەمن ئێستا لێ داوا لێبوردن دەکەم چونکە بەجددی نەمزانی بوو مامەم بێکەسە ئەمەوام دەزانیەت و هەر دەتەوێت ئەوان ئیش خۆیان بکەن و لە کار نەکەون لێ داهاتی بەس ئێستا زانیم کە ئەوان چەندە هیچ و پوچن تو شەر کوڕی منی بابەکەی بە مامەت لەم زۆر داوا لێبوردن دەکەم بەس سوالەکەم هەیە و بەجددی بڕواناکەم بەڕاست سۆما خوشیوانە سۆمایە کە پڕە لە محبەت و پڕە لە جوانی پڕە لە وەفا کو بەڕاست خوشیوانەیە کو بەڕاست خوشتی دیار و توانە خوا ڕووی سپیکە یا ڕەبی لە دنیا و لە قیامەتێ سێرکە هەژار باوکی من فێری خۆشەویستیەکی کردم بێمەرج و بێسنوور ئەگەر تای دنیا پشتر لێ بکە لەوەی کە کەسێکت خۆش بێ هەر دەبێت لە لای بمێنیتەوە بیسەلمێنیت کە خۆشەویستی پاکیانی چی باوکم فێری ئەوەی کردم ئەگەر ئەو ڕۆژە لەگەڵ تۆ بەهاتایەتم یعنی هیچ لە باوکمەوە فێر نەبوو نەمتوانی قسەکانی باوکم خەمەژێر بێ سۆما زۆر داوا لێبوردن دەکەم قسەکانی تۆ هەمووی تەواوە من غەدرم لێت دەکرد بەس منش لەو ڕۆ قەرارمدا ماما مامی منە بابی منە هەموو کەسی منە هەر ئێستا کردت بە مۆماری خۆم وەڵڵا وەبیللا دەبێت تۆرە دوا لێ بکەمەوە هەر نەزانی دیار و توانە کوڕێتیوە ماما ئەمن ئێستا زانیم کە داک و باب چەندە قیمەتە وەڵڵا مامە نابی هەست بەوەی بکەیت کە کوڕت نییە ماما دەبی واجێوانت دۆ بگرمەوە هەر هەز نەکەی ئەوان کورتن با بزانی بەس ئەمنت هەیە کە داک و باب بەدستی جێگرەوەیان نییە و دووبارە بوونەوەیان نییە